سڵاتان لێبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتا یادی 241 ساڵی سلێمانی نەکەر لە هاوڵاتیانی شارەکە بەڵکو لە هەموو کوردستانیان پیرۆزەکەم. سلێمانی 241 ساڵە لە سەرلوتکەی مێژوو ڕاوەستاوە، شارێکە لە دڵی کەژووکێوە سەربەرز و تەموو مژاویەکان لەدایک بوو، دواتر بوو بە پەناگەیەک بۆ شێعر و کولتور و بەرخۆدان و هەڵمەت و قوربانی و ژیان. باوەشێکی کراوە و دایکانەیە بۆ ڕۆڵەکانی لە هەر سوچێکی ئەم نیشتمانەوە کە ڕۆیان تێکردبێ، شەقامەکانی بۆنی بیرەوەریان لێدێ و شنەبای ئێوارانی داستانی شعرەکانە گوازنەوە. سلێمانی تەنها شارێک نییە، بەشێکە لە گیانی گەلێکە لەسەر هەر تاشە بەردێکی عەشقیان نووسیوەتەوە و لەگەڵ هەر خۆر هەڵاتنێکی ئاواتی نوێیان هۆنیوەتەوە. لە یادی 241 ساڵەی بنیادنانی شارە حیاتەکە شارازی ئەەکەین بە مێژووی درەوشاوە و ڕۆحی ئازاد و ئازادی خوازی. لەگەڵمان بمێنەوە ئابووری ئەمڕۆتان بە گرنگترین ناونیشانەکان بۆ ئەگوازمەوە. دەستگای میدیای کورسات فستیڤالێکی گەورە بۆ یادی بنیادنانی سلێمانی بەڕێوابات. هاوڵاتیانی سلێمانی لە خانمان و پیاوان و پیر و گەنج لە شوێنی فستیڤالەکە بەرهەمەکانیان ئەفرۆشن. سکرتێری گشتی ژووری هاوبەشی ئێران و عێراق ئەڵێت بەرهەمەکانی ئێران لە بازاڕی عێراق گرانترن لە هاوشێوە چینی و تورکیەکان، بۆ حاڵەش بازرگانی نێوان عێراق و ئێران بەردەوامە. نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان ناسەقامگیرە. سەرەتای ڕۆژ بە بەرزبوونەوە کرایەوە 1 ئۆنسە تا 4210 دۆلار بەرز بووە، دوای ئەوە ڕووی لا دابەزین کرد. ئەمریکا دوای 230 ساڵ لە دروستکردنی 1 سنتی ڕائەگرێت. حکوومەت لەو بارەیەوە ئەڵێت بڕیارەکە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ساڵانە 56 ملیۆن دۆلار لە تێچووەکان. دووبارە سڵاوتان لێبێت. 241 ساڵ بەسەر دامەزراندنی شاری سلێمانی تێئەپەڕێت، کاتێک ئیبراهیم پاشای بابان لە 14 تشرینی دووەمی ساڵی 1784 پایتەختی میرنشینی بابانی لە قەڵاچوالانەوە گواستەوە بۆ سلێمانی. لەو کاتەوە سلێمانی بووە بە مەڵبەندێکی گرنگی بازرگانی و ڕۆشنبیری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە. لە کاتی دامەزراندنیەوە سلێمانی وردە وردا، بەڵام بە بەردەوامی بووە بە یەکێک لە پێشەنگەکانی پەرەپێدان و پێشکەوتن لە کەرتە جیاوازەکان، لەوانە کەرتی پەروەردا، تەندروستی، پیشەسازی و بازرگانی. لەگەڵ ئەوەی ژمارەی دانیشتوانەکەی بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە، ژمارەی خوێندنگەکان، ناوەندەکانی فێرکاری، ژمارەی ناوەندەکانی تەندروستی و کارگەکانی پیشەسازیش بەرزبوونەوە. بەو هۆیشەوە نەک لەسەر ئاستی هەرێم، بەڵکو سلێمانی لەسەر ئاستی عێراقیش پێشەنگە. بەو پێیەی سەداسی پیشەسازی عێراق لا سلێمانیە. لەلایەکی ترەوە بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەی و لە خۆگرتنی بازاڕی چالاک و ناوەندی بازرگانی جۆراوجۆر لە بازرگانی ناوچەکەیە ڕۆڵێکی گرنگ ئەبینێت. با لێرەیە باسێکی سلێمانی بکەین، بزانێکین کە تا چەند گەشەی کردووە و لەبەر ئەوەی کە باسەکەمان ئابووری و ژمارەیە باسێکی ناوەندە تەندروستی و بازرگانی پیشەسازیەکانی شەکەین، بزانین لە چه ئاستێکا گەشەیان کردووە. سەرەتا بەوە دەست پێ یەکەم کە پارێزگای سلێمانی گەورەترین پارێزگای عێراقە لە ڕووی ئیداریەوە، 2248 گوند، 48 ناحیە، 17 قەزا و 67 شارەوانی لەخۆ ئەگرێت. ئەگەر باسی ژمارەی دانیشتوانەکەی بکەین، ساڵی 1991 سلێمانی 951700 کەس بووە ژمارەی دانیشتوانەکەی، کە ساڵی 2004 بۆ نزیکەی 2,400,000 کەس بەرز بۆتەوە. لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوان وەکو لە هەواڵەکەشا بۆم باس کردم، بێگومان سلێمانی لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی پیشەسازیەوە گەشەی باشی کردووە. و ئەگەر باسی ئەوەتان بۆ بکەم کە دانیشتوانەکەی لە سەدا چەند کرێچین، لە ساڵی 1991 سەدا 56 نزیکەی نیوە زیاتر لە نیوەی دانیشتوانی سلێمانی کرێچی بوون، ساڵی ڕابردوو بۆ 118 دابەزینی تۆمار کردووە. بابزانین زانیاری تر چیمان لایە، وەکوتم بە داتا و ژمارە باسی بازرگانی و ئابووری و پیشەسازی سلێمانیتان بۆ بکەم.
تا ساڵی 2021 سەدا 95 ینی خوێندکاران ژمارەی ئەوانەی کە خوێندنیان بڵێن تەواو کردو خوێندەواران لە سلێمانی بەرزبوونەوەی تۆمار کردووە و لە ڕووی بێکاری سەر و 15 ساڵ سەر و 15 ساڵ ئەگەر هاوڵاتیەک کاری نەبێ بۆ کار بگەڕێت ئەچێتە ناو ڕێژەی بێکاری و ژمارەی بێکاریەوە بەڵام سلێمانی لە ساڵی 1991 نزیکەی نیوەی هاوڵاتیانی سەر و 15 ساڵی بێکار بووە ساڵی ڕابردوو بۆ سەدا 12 دابەزیوام داتایە زۆر گرنگ و زۆر دڵخۆشکەرە لە ڕووی کەرتی پیشەسازیشەوە سلێمانی سەدا 30 پیشەسازی عێراق لە سلێمانی و سەدا 38 پیشەسازی هەموو هەرێمی کوردستان دیسان لە پارێزگای سلێمانیە. ئەگەر باسی پیشەسازیە گەورەکان بکەم لە ساڵی 1992ەوە کە 13 پیشەسازی گەورە لە سلێمانی بوونی هەبووە ساڵی ڕابردوو گەیشتووەتە 73 پیشەسازی گەورە و پیشەسازی مامناوەندەکانیش لە 13 پیشەسازی مامناوەندی ساڵی 1992ەوە بۆ 227 پیشەسازی مامناوەندی ساڵی 2024 بەرزبوونەوەی تۆمار کردووە. بە زانیاری زیاتر وەربگرین دیارە ئەم داتاژمارانە پێمانەڵێن ڕاستە ئاستەنگ هەیە کێشە هەیە لە سلێمانی هەمومانەمە هەست پێکەین بەڵام لە ڕووی داتاژمارەوە هێشتا پێشەنگە بەراورد بە شوێنەکانی تر لە هەرێمی کوردستان. باسی کارگەکانتان بۆ بکەم لە هەرێمی کوردستان کارگەی بیناسازی 470 کارگە هەیە پرۆژەی خزمەتگوزاری 209 هەیە ئەمانە داتای ساڵی 2024 بێگومان ئەم ساڵیش بەرز بوونەوە ئەم ژمارانە لە ڕووی پیشەسازی خۆراکەوە 157 کارگەی پیشەسازی خۆراک هەیە 182 کارگەی پیشەسازی پلاستیک و کیمیایی هەیە و 7 کارگەی چیمەنتۆژ لە هەرێمی کوردستان کار ئەکەن لە ڕووی کەرتی تەندروستیشەوە دیسان سلێمانی ناوێکی بۆڵدە ناوێکی بەرجەستەیە لە سەراستی هەرێمی کوردستان و عێراقیش بەو پێیکە 14 نەخۆشخانەی پسپۆڕی ورد لە سلێمانی بوونیان هەیە 21 سنتەری پسپۆڕی ورد دیسان لە سلێمانی بوونی هەیە و ژمارەی مەڵبەند و بنکە تەندروستەکان لە سلێمانی لە 252 مەڵبەند و بنکەیە. بابزانین چیترمان هەیە هەر لەم بارەیەوە باسی سلێمانی بۆنەیەوە کە ئەم ساڵ ئەمڕۆ ساڵ یادی دامەزراندنیەتی ئێمەش هەوڵە دێن کە لە ئابوووریەکەمان حەقی خۆی بە سلێمانی بین. نەخۆشخانە حکوومیەکان لە 11 نەخۆشخانی ساڵی 1990ەوە بۆ 43 نەخۆشخانی ساڵی 2024 بەرز بووەتەوە نەخۆشخانە ئەهلیەکان 1992 هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی لە سلێمانی بوونی نەبووە کە ساڵی 2022-25 نەخۆشخانەی ئەهلیمان هەبووە. لە ڕووی زەوی کشتتوکاڵیەوە زەوی شیاو بۆ کشتتوکاڵ ساڵی 1991 زەویە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان کەرتی کشتتوکاڵ ینی هیچ برەوێکی پێنەدراوە و زۆر بەکار نەهاتوون ڕەنگە داتاکانیش زۆر ڕوون نەبن بەو کاتە بەڵام لە ساڵی 2024 2,400,000 دۆنم زەوی بۆ کشتتوکاڵ بەکار هاتووە لە سلێمانی و لە ڕووی بازرگانیشەوە لە سلێمانی 10,200,000 تۆن کاڵاو بەرهەم لە سلێمانیەوە هاورداکرێت و 324,000 تۆنیش بۆ دەرەوە هەنارداکرێت. ئەمە کۆی داتا و زانیاریەکانمان بوو دەربارەی سلێمانی و ئەو بەرەو پێشچوونەکە بەخۆیەوە بینیوە بە درێژایی ئەم ساڵانە جا وەکو لە هەواڵەکەیە باسم کرد دەستگای میدیایی کورسات فستیڤالێکی گەورە بە ڕێواباد بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی سلێمانیەوە ئێمەش ئەمانوێ بچینە شوێنی فستیڤالەکە پەیامنەرمان بڕوا بەهادین لەوەیە قسە و باسێک بکەین دەربارەیەوەی کە بەشداربووان چ بەرهەمێکیان خستوۆتە ڕوو بۆ فرۆشتن و چی ئەڵێن دەربارەی پێشوازی هاوڵاتیان لە بەرهەمەکانیان بڕوا سڵاوت لەبێ چ زانیاریەکرد لایە هەندێک دیمەنی فستیڤالەکەش بۆ ئێمە بگوازەرەوە کە نەمانتوانی و خۆمان بین بۆوێ. بەڵێ زریان سڵاو لێ بێت بکاتت باش هەڵبەت ینی ئەمڕۆ هەمووان دەزارن ساڵیادی دامەزراندنی سلێمانیە و لێرە لە بەردەرکی سەرا فستیڤالێکی گەورە بۆ 241مین ساڵیادی دامەزراندنی سلێمانی ڕێکخراوە ئەتبات ئەوەی کە دەمەوێت بیڵم ئەوەیە کە هەزاران کەس لێرە هەیە و هەمووان بە جۆش و خۆشەوە هاتوون بەشداریان لە نێو ئەم فستیڤالە کردو چکامە فستیڤالەکە بۆ ساڵیادی دامەزراندنی سلێمانیە. ئەم شارە یعنی خۆشەویستی خۆی لە دڵی هەر تاکێکی دانیشتی ئەم شارە و هەر تاکێکی هەرێمی کوردستان داکوتیوە ئەوەی کە دەیبینێت لە دیمەنەکاندا زریان ینی پەیتا خەڵکی زیاتر دێتە نێو فستیڤالەکە و بەردەوام فستیڤالەکە
خەرەباڵغتر و خەرەباڵغتر دەبێت هەڵبەت بە هەندێک زانیاریشان پێ بڵم زریان یعنی لێرە کۆمەڵێک چالاکی گەورە بۆ لەم شەودا بەڕێوە دەچێت و چەندین ئاهەنگ و گۆرانی با بەشداری چەندین هونەرمەند لە نێو ئەم فێستیڤالەدا کە دەستگای میدیایی کورسا سپۆنسەری میدیایەتی ئامادە کراوە و ڕێکخراوە و هەمووانەکو دەیبینن لێرە ئەمە با بڵێن حەوشەی سەرایە لێرە و پەیتا خەڵک دێتە نێوەوە قوربان جان سڵاو لێبێ باشن ئەمڕۆ ساڵاتی دامەزاندنی سلێمانیە جەنابتان پەیامتان چییە و ئەم فێستیڤاڵێکە لێرە ڕێکخراوە تا چەند فێستیڤاڵێکی تایبەت و گەورەی و خەرەباڵەکە لە هەموو ساڵەکانی کە تەسەورەکەم فستیڤالەکە قەرەباڵەکتر بێ کارێکی جوانیشان کردووە بۆ هێرە بەسخوازیارم زۆر ئیتیمامی پێبن بە بێرە فستیڤالەکە بەردەوام بکەن زۆر باشە هەمومان بەدڵمانە سلێمانی ئەڵێ چیت هەیە بۆ دانیشتوانی ئەم شارە چی دێ بۆ ئەم شارە وەڵڵا ئەم شارە زیندووە ئەم شارە ژیان لێرە دایمە بەردەوامە بەڕاستی یعنی شارێکە زیندووە هەچی خەڵکانی سیاسی و خەڵکانی ڕۆشنبیر و خەڵکانی ئەدیب هەمووی لێرەوانێ دروست بوون و بە شوێنەکانی کە بڵاو بوو نەتوانێت زریان هەوڵ بەم بەشێک لە ئەو کەسانی دیکە وەربگرم کە لێرەن و هاتوون بۆ ئێرە سڵاتان لێبێ خولەکێک هاتوون بۆ ئێرە ئەم فێستیڤاڵە چۆنە بەلاتانەوە باشە زریان بە ئەو لە دوانە وەرگرم سێ چی دەڵێن دەربارەی ئەم فێستیڤاڵی کە لێرە ڕێکخراوە و چی دانێ بۆ سلێمان بەڕاستی فستیڤاڵێکی پڕ جۆش و خۆشە و خەڵکی سلێمانی لەم ڕۆژە هەموو یادیەکاتەوە فێستیڤاڵەکە خۆش و بەلاتەوەی کاتی بۆ ئێرە چەندێکە لێرە ساعتێکە بێ هاتوون بۆ ئێرە باڵێ ئەزێ دەکەشە زریان پرسیارەکە چی بوو زریان پرسیارەکە چی بوو وەکو ساڵی ڕابردوو بڕوا وەکو ساڵی ڕابردوو هەندێک لە هاوڵاتیانەوە دەی من بزانم لە شوێنی فێستیڤاڵەکە بەرهەمەکانیان کارەدەستیەکانیان هێنا بۆ فرۆشتن ئەمێ بزان تۆ دووری لە شوێنی ئەو فرۆشیارانەوە ناتوانی سەردانێکی ئەوانمان بۆ بکەی بزانی ناخۆمەم ڕۆ فرۆشتنیان چی بووەوە چیان خستوەتە ڕوو بۆ فرۆشتن زریان دوور نیم ئێستا وردە ئەچمەوە بەرەو لای ئەوان بەس ئەترسم تۆزە کێشەی شەبەکە ئینتەرنێتوان بۆ دروست دەچکات تۆزە شەبەکە ئینتەرنێت لێرە خراپە کو لێرە دەیبن یعنی زریان لێرە بەراورد بە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک با بڵێن کەسی زیاتر لێرن کە کارە دەستەکانیان دەفرۆشن و جگە لەوەش زریان لێرە پێشانگایەکی شێوەکاری دانراوە ویستە ئاماژە بەوەش بکەم لێرە وەکو دەیبینن ئەم پێشانگە شێوەکاریە لێرە ئامادە کراوە کۆمەڵێک وێنەی تایبەتی لێرە بۆ نمونەوەکو دەبینی ئاڵای کوردستانی لایە و وێنەی شاعری گەورەی گەلەکەمان شێرکۆ بێکەس لێرەیە و کۆمەڵێک لە تابلۆکانی دیکەش هەڵبەت لێرە دانراون بۆی کە سیمایەکی جوان بە فێستیڤاڵەکە ببەخشێت سەبارەت بەکارە دەستەکانیش هەندێک پێم وابێت دەبینم لێرە کە کۆمەڵک کەلوپەل و شتمەیان هێناوە بۆ ئێرە دەیفرۆشن باشە بڕوالیان پرسەبزانە هیچیان بۆ فرۆشراوە باشە ئەم شتانە تێناوە پێم وابێت لێرە بم کەلوپەلانە بەشداری ڕژێ فرۆش چۆنە و فستیڤاڵەکەت پێ چۆن فستیڤاڵێکی زۆر خۆشە من تەمان لە کەرکووکەوە هاتوومە ئەمە یەکەمی جارمە مشارەکەکەم ینی بۆم فستیڤاڵە وەڵڵاهی عالەمەکە زۆر خۆش ینی دێن ئەکڕن ینی باشە بە جۆرەی ظروفی کوردستان و بێمەعاشی و ینی ئەم تاخیربوونی بەغدا معاشێکی تاخیر کردووە الحەمدلله باشە ینی وڵی لا ئێمە نرخەکانمان هەرزانە من لەبەرەوەی هاتووم شتێک بێنم نمونە بۆ ئەوەی چۆن بڵێ بیکڕێ و خزمەتی ملت بکەین سە هەردوو چاوم تا درنگانی ئەم شۆ لێرە والله هەتا على ئەساسە تا نۆ لێرەین ئینشاء الله سە هەردوو چاوم چاوەکە بەزە دەکەشە هەڵبەت زریان لێرە ینی دەتوانم بڵێم خەڵک پەیدا زیاتر و زیاتر دێنە نێو فێستیڤاڵەکە چونکە لێرە کۆمەڵک چالاکی تایبەت و گرنگ ئامادەکراوە و وێنەکە ئەم کاکەیەشی لێ وەڵا زریان هەندێک پەیکەر و
با بڵێن پەیکەری شاعیرانی لێرە دانراوە من بسمەلای بۆنەوە پەیکەری نالیە و کۆمەڵک پەیکەری کەسایەتیە گەورەکانی کورد لێرە نەخشاندوێتی وێناوێتی وەرە بامیجان سەرچاو بەخێر بێنیا خوارڕە پێم بڵێ ئەم پەیکەرانە هیچ شێ و شێوەیەکە لێرە دادناوە و نرخەکانیان چۆن و فرۆشی هەبووە لە خەکانیان 25 هزارەیەکی مامۆسایەک دروستیەکە کاک بەهادینی ناوە بەڵێ فرۆشی هەبووە تاوەکو ئێستا باش یەک دانەمان لێ فرۆشوە ینی خەڵک بەگشتی خواستی لەسەر ئەم جۆرە پەیکەرانە هەیە کە بیکرێت و لە نێو ماڵەکانیانە بۆ فرۆشێن پەیکەرانە شتێکی جوان و نایە بە هی بڵێن هی مێژووە بەڵام لەبەرەوەی موچە نەبووە خەڵک پارەی کەم پێ ئەوە لەبەرەوە سەرفیاتی نییە دەسەکانە خۆش بوو ئەزە دەگەشە زریانانی لە بەشە جیاوازەکانی نێو حەوشەی بەردەکی سەرا کۆمەڵە کاری دەستی دیکەی زۆری لێ بەڵام شۆنەکان دوورن لێرەوەیان ێساوە ناتوانم شمەمی بگوازمەوە لە بەشی ئەو دیەوە بەڵام باشەڵا ئەوەندە خەرەباڵخە کە گەرم و گوڕێکی زۆر بە فستیڤالەکە دراوە و هەمووان سلێمانیان خۆش دەوێت هەندێکی دیکە تەنانەت لە خۆتان لە مقابلەکان ئاجۆتان لێبوو لە شارە جیاوازەکانەوە هاتوون بۆ ئێرە و بەشداریان لەم فستیڤالە کردو چکە سلێمانی لە دڵی هەموواندایە سلێمانی شارێک بۆ کە لە سەرەتای دروستبوونیەوە تاوکو ئێستا ڕێگی ئازادی تیاتە داکوتراوە و هەمووان لێرە بە دەنگێکی ئازادەوە ژیان بەڕێ دەکەن و لێرەش خۆشەویستی سلێمانی وای کردووە کە خەڵک لە کەرکووکەوە لە هەولێرەوە لە دووهۆکەوە لە پارێزگاکانی دیکەوە هەتا لە ناوچە کوردستانەکانی شەوە بێن بۆ ئێرە و سەردانی ئێرە بکەن ئەمە تاوکو ئێستا تەواوی زانیارەکانە سەبارەت بەو فێستیڤاڵە گەورەی کە بۆ ساڵاتی دامەزرانی سلێمانی لە بەردەکی سەرا ڕێکخراوە. سپاس پەیام نەرمان بڕوا بەهادین لە شوێنی فێستیڤاڵەکەی بەردەرکی سەرا لەگەڵمان بوو ماندوو نەبی بڕوا. ڕۆژی ڕابردوو هەواڵێکی گرنگ و دڵخۆشکەر هەبوو بۆ شارە حەیاتەکە وەک دیارەیەک بۆ سلەیمانی و بۆ ساڵیادی دامەزراندنی سلێمانی لە یاڕوانین دکتۆر هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانی و ئارام بابان ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لە کاتی بەشداریکردنیان لە پێشانگای بەرهەمە کولتوری و پیشەسازیەکانی شاری ئیۆی وڵاتی چین دەستە خوشکی نێوان پارێزگای سلێمانی و شاری ئیۆیان ئیمزا کرد. ئارام بابان ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی با کورساد نیوزی وت سلێمانی بووە بە دەستە خوشکی شاری ئیۆی چین بەوەش سلێمانی یەکەم شارەکە لەسەر ئاستی عێراق لەگەڵ شارێکی چین ببێتە دەستە خوشکوتیشی وەک ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی پەیوەندیەکانمان لە ڕووی بازرگانی و پیشەسازیەوە بەهێز ئەکەین بۆ بە بازارکردن و ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان تا بتوانین ئەو بەرهەمانەی لە پارێزگای سلێمانی لە ناوخۆیان بەرهەمە هێنرێت هەناردەیان بکەین بۆ وڵاتی چین کە ئەمەش دەرفەتێکی گرنگ ئەبێت بۆ زیاتر هاندانی بەرهەمهێنان لە ناوخۆی پارێزگای سلێمانی. با باسێکی پێگەی ئابووری ئیۆتان بۆ بکەم کە ئێستا دەستە خوشکی سلێمانیە بزانین چه گرنگێکی ئابووری هەیە و داتاو ژمارەکانی ئیۆ چیمان پێڵێت. لە ڕووی پێگەی ئابووریەوە کۆی بەرهەمی ناوخۆکەی 34 ملیار دۆلارە لە سەدا 7.5 بەرز بۆتەوە هاوردە و هەناردەکەی بازرگانیەکەی واتە 92 ملیار دۆلارە لە سەدا 18.2 بەرزبوونەوەی تۆمار کردووە لە ڕووی ژمارەی بازرگانیە تۆمارکراوەکان 11.55 ملیۆن دۆلار ینی ملیۆن دانا لە بازرگانی تۆمار کراوە لە سەدا 9.5 ئەوەش بەرزبوونەوەی تۆمار کردووە. ژمارەی دانیشتوانەکەی 1,500,000 کەسە و داهاتی تاکیش 6,300 دۆلارە. بابزایەنی ترمان هەیە هەر دەربارەی دەستە خوشکەکەی سلێمانی ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئیۆ کە ئێستای تر دەستە خوشکی سلێمانیە بەڵام جیاواز لەم بابەتە هەواڵێکی گرنگ هەیە دەربارەی بەرهەمی پەتاتەوە هەناردەکردنی بەرهەمی پەتاتە ڕۆژی شەمە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەولێر بە هاوبەشی کۆمپانیایەکی بازرگانی نزیکەی 6,000 تۆن پەتاتەی ناوخۆی کوردستانی هەناردەی وڵاتی ئیمارات و وڵاتانی کەنداو کرد. لە چەند ساڵی ڕابردووە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو گرنگیەکی زۆری بە زیادکردنی بەرهەمی ناوخۆی داوە بە تایبەتی بەرهەمی پەتاتە و هەنار کە لەم دواییانەیە هەناردەی وڵاتانی دەرەوە کراون و کاریش کراوە بۆ ئەوەی وەک براندێکی ناوخۆیی بناسرێ.
کەی 6,000 تن ئەمڕۆ دەست پێک بوو بە خۆشحاڵیەوە کە بە بڕمەکانی هەرێمی کوردستان دەگاتە وڵاتەکانی کەندا و وڵاتەکانی ئەفریقا و وڵاتەکانی ئەمریکا ئەمە وەکو ژێی بازرگانی کە ئامادە دەبین هەموو کاتێک دەرفەت دەبین لە بۆیان بازاریان لۆ بدۆزینەوە یەک لەوانە کە دووەم زارە ئەو بازرگانانە بە ڕێزانە کە هاتن ئێمە لەگەر جەنابیان کە لە ژووری بازرگانی ئامادەبووین کە واژوو کرا یەکەم 5,000 تن ئەو 5,000 تەنە هەموو جێبەجێ کرا و لە ماوەیەکی کەمدا هیوادارین بازرگانەکانی خۆمان بەرەبوومەکانی خۆمان بگەینە وڵاتانی دەرەوە چۆن بازرگانەکانی هەموو وڵاتەکان بازاری خۆیان لە وڵاتانەکانەوە پێشان بەس ئەوەن دەبوو بەرەبوومەکانی خۆمان دەگەیشتە ناوەڕاست و خوار عێراق بەڵام ئێستا وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ئەمریکا و ئەفریقا هیوادارین لەو ئاستەی بین کە برا جوتیارەکانمان بەرەبوومەکانی زیاتر هانی خۆیان بدەن ڕێگا خۆشکەرەوە بوون بۆ پاڵپشتی حکوومەت و بۆ پاڵپشتی خۆیان و زیاتر بەرەبوومەکانی خۆمان. ئێستا هاوکاران وەسفی بەرهەمی پەتاتی هەرێمی کوردستانیانەکرن بەرهەمەکە هەنارداکرە باەمەش لێرە بەداتا و ژمارە باسی بکەین بزانین چ ڕوبەرێک بە بەرهەمی پەتاتە چەندراوە چەنەی لێ بەرهەمە هێنرێت و چۆناوچۆنەکە هەنارداکرێت لە هەرێمی کوردستان 44,158 دۆنم زەوی با پەتاتە چەندراوە کە 238,541 تۆن بەرهەمی لێ دروست ئەکرێت واتە پەتاتەی لێ بەرهەمە هێنرێت هەناردەکەی بۆ سعودیا ئوردن و ئیماراتە بازانیاری زیاتر وەربگرین بزانین دەربارەی پەتاتی هەرێمی کوردستان چی ترمان هەیە بەپێی پارێزگا بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستان ئابم شێوەیە کە پێتانەڵێم هەولێر 4,424 تۆن پەتاتە بەرهەمە هێنێت لە سلێمانی 18,635 تۆن بەرهەم دێت لە دهۆک 4,753 تۆن و لە گەرمیانیش 15,080 تۆن پەتاتە بەرهەمە هێنرێت لە ڕووی خواست و بەکارهێنانەوە پارێزگای هەولێر 14,923 تۆن خواستی هەیە بۆ بەرهەمەکە سلێمانی 36,892 تۆنە خواستەکەی و دهۆکی 6,896 و گەرمیانیش 15,825 تۆن خواست هەیە بۆ بەرهەمی پەتاتە ڕەنگە هەندێکی بە بەرهەمی ناوخۆ پڕ بکرێتەوە هەندێکیشی لە ڕێگەی هاوردەوە بە تایبەتی لە وڵاتانی دراوسێوە دابین بکرێت بابزانێکین زانیاری ترچیمان لایە هەر دەربارەی ئەم بابەتە هاوردەکردنی پەتاتە وەکوتم بەشێک لە خواستی ناوخۆ بە هاوردە دابینەکرێت ئەوەی بۆ هەولێر هاوردە ئەکرێت لە دەرەوەی وڵات 10,219 تۆنە بۆ سلێمانی 16,931 تۆن هاوردە ئەکرێت بۆ دهۆک 1,478 تۆن و بۆ گەرمیانیش 745 تۆن لە دەرەوە هاوردە ئاکرێت شەرتیانی ئەو پەتاتەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمە هێنرێت لەبەرەوەی کە بۆ نمونە ڕەنگە لە دەرەوەی وڵات بە نرخێکی باشتر ساخ بکرێتەوە و ئەوەی کە دێ بۆ هەرێمی کوردستان بە نرخێکی هەرزانتر دەست بکەوێت ڕەنگە بەشێکی زۆری هەناردە بکرێت وە لە ڕووی هاوردەکردنیشەوە ئەو وڵاتانی کە هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستان هاوردەی لێکەم بێگومان تورکیا ئێران سووریا پاکستان و میسرە هەمیشە بەردەوام وایە بۆ هاوردەکردنی کاڵا و بەرهەم ئەو وڵاتانە لە ئەولەویەتان کە نزیکترن لە ڕووی جوگرافیەوە لە بەرەوەی کە تێچوێکی ترانزیتی کەمتریە بێت وە ئەوە بێتە هۆکاریەوەی کە بەرهەمەکە بە نرخێکی هەرزانتر دەست هاوڵاتیان بکەوێت ئەمە کۆتا زانیاریە گەر هەڵە نەبم دەربارەی بەرهەمی پەتاتە بەڵێ جیاواز لە بابەتی پەتاتە ئەمەوێ بچمە لای بابەتێکی پەیوەندیدار بە بازرگانی نێوان ئێران و عێراق و بەرهەمەکانی ئێران لە بازاڕی عێراق بەرهەمەکانی ئێران لە بازاڕی عێراق نزیکەی 170 گرانترن لە هاوشێوە تورکی و چینیەکان ئەوە وتەی سکرتێری گشتی ژووری هاوبەشی ئێران و عێراقا جەهانبەخشی سەنجابی سکرتێری گشتی ژووری هاوبەشی ئێران و عێراق لە لێدوانێکا بە ئاژانسی تەسنی مەڵێت بەرهەمەکانی ئێران لە بازاڕی عێراق بە ڕێژەی لە 170 گرانترن لە هاوشێوە چینی و تورکیەکان بەڵام بەو حاڵەش بازرگانی نێوان عێراق و ئێران بەردەوامە و بەشێکی دابەزینی هەناردەش قابلی قەرەبووکردنەوەیە هۆکاری سەرەکی گرانبوونی بەرهەمە ئێرانیەکان لە بازاڕی عێراق بۆ سزان نێودەوڵەتیەکانە گەڕێتەوە بەو پێی بانکەکان لە عێراق بەهۆی کاریگەری سزاکانەوە ناتوانن دۆلاری بانکی ناوەندی بدەن بەو بازرگانانەی کە کاڵا لە ئێرانەوە هاوردە ئەکەن و بازرگانان و هاوردەکاران ناچارن دراوی پێویست لە بازاڕی ئازاد بکڕن کە نرخەکەی لە نرخی ڕسمی بەرزترە و بەهای ئەو کاڵایش
کە پێی هاوردە ئەکەن گرانتر لە سەریانەکەوێت بەڵام هێشتا بەهۆی پەیوەندی نێوان هەردوو وڵات واتە پەیوەندیەکی پتەوکە لە نێوان ئێران و عێراقەیە و نزیکیشیان لە ڕووی جوگرافیەوە سەرڕای بەرزتربوونی نرخی بەرهەمەکانی ئێران هاوردە لە وڵاتەوە بەردەوامە. با لێرە باسێکی بەهای دراوەکان و نرخی زێڕ و نەوت بکەین پێتان بڵێم کە چ گۆڕانکاریەکیان بەسەر هاتووە هەرچەند ئەمڕۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان داخراون نرخی دراوەکانتان پێڵم بەڵام ئەمانە ئەو نرخن کە بازار لە ڕۆژی ڕابردووە پێی داخراوە بێگومان ئەمڕۆکە ناتوانێت گۆڕانکاریەکە و تێبەسەرابێ بەهۆی داخرانی بازار بەڵام $100 بە 141,350 دینار داخرا دوێنێ ینی ڕۆژی ڕابردوو دینار هەندێک بەرابەر بە دۆلار بەرز بووەوە بەڵام دیسانەوە گەڕایەوە بۆ سەر نرخەکەی لە نێوان 141 141 و 250 لەو ناوەیە بەڵامەوەی کە ڕاستی واقعە ئەوەیە کە دینار لەسەر نرخی ڕاستەقینەی خۆیەتی ڕەنگە بە ڕێژەیەکی کەم بەرزی و نزمی بەخۆیەوە ببینێت بەڵام بەرزی و نزمیەکە ناسەقامگیریەکە ئەوەندە بەرچاو نابێت کە کاریگەری گەورە دروست بکە سەبارەت هەڵبەتە ئەمە لە کاتێکا کە گۆڕانکاریەکی ئەوتۆ وەکت و پڕڕوونەیات 100 پاوەند لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 183,000 دینار داخرا 100 یۆرۆ بە 162,000 دینار $100 بە 11,200,000 تمەن بوو تمەن دابەزینی تۆمارکرد لە ماوەی هەفتەی ڕابردووە بەردەوام لە خانەکانی 10 ملیۆن 500,000 تمەن بوو ئێستا بۆ 11.2 ینی $100 بۆ 11,200,000 تمەن بەرز بووەتەوە 1 ملیۆن لیرەی سووری بە 119,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,300 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان داخرا سەبارەت بە زێڕ ئەمڕۆ کە زێڕ یەکجار ناسەقامگیر بوو سەرەتا بە بەرزبوونەوە دەستی پێکرد دواتر دابەزی بەڵام لە ئێستانی تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بێگومان لەبەرەوەی کە من ئەو کاتەکە هەواڵەکە ئاماداکرا بۆ نمونە $4,170 بوو دوای دقیقەشی بەسەرانە هاریانی دوای نزیکەی یەک خولەک بوو بە $4,150 بۆیە بەردەوام جارێکە ناسەقامگیری بخۆیەوە بینێ یەک ئۆنسە لە بازاڕەکانی جیهان تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بە $4,150 بوو 1 کیلۆگرام زێڕ بە $132,424 بوو سەبارەت بە لیرە 1 لیرە بە $898 زێڕی ئارە21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بێگومان ئەمڕۆ دابەزیوە گوتم لە بەرەوەی کە لە نزیکەی نیوەڕۆی تر زێڕ دەستی بە دابەزین کرد بە $827,000 دینار بوو 1 ئۆنسە زیو بە $51.81 و 1 کیلۆگرام زیویش بە $1,665 بوو بێگومان ئەوەی کە کاریگەری گەورە لەسەر زێڕ دروستەکە لە ماوەی ڕابردووە کە حکوومەتی ئەمریکا داخرا بوو کاریگەری زۆری هەبوو لەسەر زێڕ ڕاستە ئێستا بە فەرمانی ترامپ ئیمزا کراوە و ئەو داخرانی حکوومەتە نەماوە نامێنێ بەڵام ڕاستەکەی وێ لەبەرەوەی کە هەموو ئەم ماوەیە داتای ئابووری لە ئەمریکا بڵاو نەکراوەتەوە نادڵنیایی هەیە ناشەفافیەت هەیەش کاریگەری لەسەر بازاڕەکان دروست کرد و هێشتا کاریگەریەکەی بەزەقی ماوە لەسەر بازاڕەکان با باسێکی نەوتیشتان بۆ بکەم بزانی نەوت ئەمڕۆکە چی بەسەرهاتۆ بێگومان نەوت بەرزبوونەوەی تۆمار کردووە بەردەوام زۆربەی کاتەکان زێڕ و نەوت بە پێچەوانەی یەکترا ڕاستەکان ئەمڕۆ 1 بەرمیل نەوتی خایە برێند بە $63.91 بەرز بووەوە و نەوتی تەکساس بۆ $59.60 بەرز بووە گازی سروشتیش بەراورد بە ڕۆژی ڕابردوو گۆڕانکارێکی و توێ بەسەرانە هات بە $4.52 بوو ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بازاڕەکانی جیهان و گۆڕانکاریەکان کە لە ماوەی ئەمڕۆوە بەخۆیانەوە بینیوە. ئەچمە سووریا کۆمپانیای دانەغازی ئیماراتی یاداشنامەیەکی لێک تێگەیشتنی لەگەڵ حکوومەتی سووریا بۆ پەرەپێدانی کێڵگە غازیەکانی ئەو وڵاتە ئیمزا کرد. بەپێی لێک تێگەیشتنەکە کۆمپانیای دانەغاز دەستەکات بە گەڕان و گەشەپێدان و فراوانکردنی چەند کێڵگەیەکی غاز لە ناوەڕاستی وڵاتەکە کە دیارترینیان کێڵگەی ئەبوڕەباحەکە یەکێکە لە گەورەترین کێڵگەکانی سووریا. ئامانجی یاداشنامەکە پاڵپشتیکردنی هەوڵەکانی حکوومەتی سووریایە بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی غازی سروشتی و باشترکردنی بەرهەمهێنانی کارەبا و بژانەوەی کەرتی وزە. کۆمپانیای دانەغاز لە ڕاگەیەندراوێکە باسی لەوە کردووە کۆمپانیاکە بووەتە یەکەم و بەرهێنەری غاز کە ڕێکەوتنێکی لەو شێوەی لەگەڵ حکوومەتی سووریا ئەنجام دابێت
ئەمەش لە چوارچێوەی استراتیژیەتی خۆی بۆ فراوانکردنی و بەرهێنانە ناوچەییەکان بە سوود وەرگرتن لە ئەزمموی پێشووی بێگومان لە پەرەپێدانی پرۆژەی هاوشێوەیە. ڕیچارد هۆڵ بەڕێوەبەری جێبەجێکاری دانەغاز ئەڵێت بەپێی ئەو ئەزممونەی بەدەستمان هێناوە لە عێراق بە تایبەتی لە کێڵگەی کۆرمۆر ئەتوانین ڕۆڵێکی باش بگێڕین لە بەهێزکردنی ژێرخانی وزەی سووریا. باسێکی ژێرخانی وزەی سووریاتان بۆ بکەم لەمە بەدووە هەر لە کاتی ڕوخانی ڕژیمەکەی ئەسەدەوە هەنگاوەکانی سووریا بۆ کرانەوە بۆ بەرەو پێشچوون خێراتر بوون و باش بووە ینی بەپێ ئەو بارودۆخە کە سووریا تێپەڕاند و بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە کە ئێستای تردانەغازەوێ بچێتە ئەوێ و بەرهێنام بکات. یەدەگی نەوتی سووریا 2.5 ملیار بەرمیلە، یەدەگی غازی سروشتیەکەی 9.1 تریلیۆن پێ سێجایە هەر وەک سروشتی ناوچەکەم ناوچەیە دەوڵەمەندە بە نەوت و غاز بێگومان سووریاش لەو بابەتە بێبەری نییە. با زانیاری زیاتر وەربگرین بزانێکین پێش جەنگ و دوای جەنگ ژێرخانی نەوت و غاز و پەگشتی وزەی سووریا چی بەسەر هاتووە. سەرەتا باسی بەرهەمهێنانی نەوتەکەم ساڵی 2001 سووریا 581,000 بەرمیلی بە شێوەی ڕۆژانە نەوت بەرهەمەهێنات بەردەوام بەپێی ساڵەکان دابەزیوە 2003 بۆ 570,000 بەرمیلی ڕۆژانە دابەزیوە 2005 گەیشتوتە 520 2007 گەیشتوتە 480,000 بەرمیل 2009 بۆ 440,000 بەرمیل دابەزیوە 2010 بۆ 385,000 بەرمیل. دیارە لەم وڵاتانە جگەلەوەی کە جەنگ ڕۆڵێکی وێرانکار ئەگێڕێت لە هەموو کەرتەکانە بە تایبەتی کەرتی وزەش خراپی بەڕێوەبردننی ژێکێکی ترە لە فاکتەرە گرنگەکان کە بۆتە هۆی وێرانی و ناسەقامگیری لەم وڵاتانە بە تایبەتی لە ناوچەکەیە. ئەگەر باسی هەناردەی نەوتی پێشجەنگیش بکەم ساڵی 2001 350,000 بەرمیلی ڕۆژانە لە سووریاوە هەناردە کراوە 2003 دیسان بەپێی ئەوەی کە بەرهەمهێنان دابەزیوە هەناردەش دابەزیوە بۆ 300,000 بەرمیل 2005 بۆ 250,000 بەرمیل 2007 بۆ 180,000 بەرمیل دابەزیوە هەتا لە 2010 گەیشتۆتە 109,000 بەرمیلی ڕۆژانە. وەکوتمەمە داتاکانی پێشجەنگن واتە پێشجەنگ پێشەوەی کە جەنگ بەرۆک بە وڵاتە بگرێ خۆی بەهۆی خراپی بەڕێوەبردن و بەهۆی نالەباری بارودۆخ لە وڵاتە بەردەوام داهاتەکەی و بەرهەمهێنانەکەی دابەزینی تۆمار کرۆ. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. ساڵی 2010 هەناردەی وزەی سووریا 90 بۆ ئەوروپا بووە کە سەرەکیترین کڕیارەکانیشی ئەڵمانیا، ئیتالیا، فەڕەنسا، تورکیا، هۆڵەندا، نەمسا و ئیسپانیا بوون و پاڵاوگە گرنگەکانی سووریاش لە بانیاس و حومس بوون کە ئەوەی بانیا 133,000 بەرمیل ڕۆژانە نەوتی پاڵاوتووە و ئەوەی حومسیش 107,000 بەرمیلی ڕۆژانە نەوتی پاڵاوتووە. بابزانێکین چی ترمان هەیە باسی غازەکەی بکەین. ساڵی 2001 5 ملیار مەتر سێجا غازی بەرهەمهێناوە سووریا 2003 بە پێچوانەی نەوتەکەی غازەکەی بەردەوام بەرزبوونەوەی تۆمار کردو. دیارە ژێرخانێکی غازی باشیشی هەیە 2003 5.6 ملیار مەتر سێجا 2005 بۆ 6.3 ملیار مەتر سێجا هەتا 2010 کە گەیشتوتە 7.8 ملیار مەتر سێجا. بەرهەمهێنانی نەوتەکەی ساڵی 2025 ئەوەی کە لایەن هەسەدەوە بووە 110,000 بەرمیلی ڕۆژانە بووی بەدەست حکوومەتی ناوەندیەوە بۆ 10,000 بەرمیلی ڕۆژانە بووە. لە ڕووی بەرهەمهێنانی غازیشەوە لەم ساڵە هەسەدە 1.1 ملیۆن مەتر سێجای بەرهەم هێناوە و حکوومەتی سووریاش 9.1 ملیۆن مەتر سێجا. بەم داتانەیە ئەتوانین بزانێکین کە زۆرترین نەوتی سووریا بەدەست کوردەکانەوەیە و زۆرترین غازیشی بەدەست حکوومەتی ئەو وڵاتە و بەدەست حکوومەتەکەی ئەحمەد شەراوەیە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی سووریا و کەرتی وزەی سووریا. ئەمە بچمە لای بابەتێکی تر کە پەیوەستە بە بەرهەمێکەوە کە ئێمەش وەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام لەسەر سفرە و خوانەکانمان ئەبیندرێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە زۆری حەزی لێکەن. بە گوێرەی نوێترین داتاکان مەزەندە ئەکرێت ئەم ساڵ قەبارەی بازاڕی گۆشتی سوور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگاتە 14 ملیار و 310 ملیۆن دلار. هۆکاری گەشەی
بەردەوامی قەبارەی بازاڕی گۆشتی سوور بۆ بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوان، پەرەسەندنی ژێرخانەکانی پەیوەست بە بەرهەمەکە و کاریگەریەکانی خواست بۆ خۆراکە ڕۆژاواییەکان نەگەڕێتەوە کە بووەتە هۆی ئەوەی هاوڵاتیان سەرنج بخەنە سەر ئەوەی کە پرۆتینێکی زیاتر لە ژەمەکانیانە بەکاربهێنن. هاوکات بازاڕی گۆشتی سوور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی چەندین ئاستەنگ ئەبێتەوە، لەوانە ناهاوسەنگی لە خواست و خستنەڕوو کە بەردەوام هۆکاری سەرەکی ناسەقامگیریە لە نرخەکەیە، هەرچەندە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاوی گرنگیان هەڵگرتووە بۆ بەرزکردنەوەی بەرهەمی ناوخۆ و پەرەپێدانی ژێرخانەکان و ئامانجیانە بگەنە ئاستی خۆبژێوی، بەڵام لە ئێستاە پشتبەستن بە هاوردە لە ئاستێکی بەرزە دیسانەوە کاریگەری لەسەر نرخ دروست دەکات، لەبەرەوەی بازاڕی جیهانی ڕوبەڕووی سنووردارکردنی هەناردە و بەرزبوونەوەی نرخی خۆراکی ئاژەڵ و ناسەقامگیریە جیۆپۆلیتیکیەکانە بێتەوە کە هەر کامیان هەڕەشەیە بۆ سەر سەقامگیری بازاڕەکە. لە عێراق و هەرێمی کوردستانیش خواستێکی زۆر هەیە بۆ گۆشتی سوور. عێراق بۆ دابینکردنی پێویستی ناوخۆکەی ساڵانە قەبارەیەکی زۆر هاوردە ئەکات، سەبارەت بە هەرێمی کوردستانیش زیاتر لە نیوەی پێویستیەکەی لە ناوخۆ بەرهەمەهێنرێت و ئەوی کەشی لا ڕێگەی هاوردەوە دابینەکات. بالێریا باسی بەرهەمی گۆشتی سوور بکەین، بێگومان لەسەر ئاستی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوە گوتمان قەبارەیەکی بەرزی هەیە و دواترە چینە لای عێراق و هەرێمی کوردستانیش. قەبارەی بازاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گۆشتی سوور ئەم ساڵ 14.31 ملیارد دۆلارە، پێشبینی ئەکرێتە تاوەکو ساڵی 2030 بۆ 16.24 ملیارد دۆلار بەرز ببێتەوە. ئەم ساڵ هەتا ساڵی 2030 قەبارەی بازاری گۆشتی سوور ساڵانە 2.56 گەشە ئەکات. زۆرترین خواست لە ساڵی 2024 بۆ گۆشتی مانگا بۆ بێگومان لە ناو گۆشتی سوورەکە لە ئاژەڵە جۆراجۆرەکان وەرەگیرێت، گۆشتی مانگا زیاترین خواستی لەسەر بووە کە 156.96 پێکێناوە، زیاتر لە نیوە. زۆرترین پشکی بازاڕش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر سعودیا کەوتووە، واتە ئەو قەبارە بازاڕی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە سعودیا 138.25 بۆ خۆی تەرخان کردووە. لەسەر ئاستی جیهان قەبارەی بازاڕی گۆشتی سوور 880 ملیارد دۆلارە، پێشبینی ئەکرێت کە ساڵی 2030 بگاتە 1 تریلیۆن و 200 ملیار دۆلار. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین دەربارەی گۆشتی سوور و خواست بۆ گۆشتی سوور چیمان هەیە. گەورەترین بەرهەمهێنەران لەسەر ئاستی جیهان سەرەتا ئەمریکایە کە ساڵانە 12 ملیۆن و 200 هزار تۆن بەرهەمەهێنێت، 120 بەرهەمی گۆشتی سووری جیهان لە ئەمریکایە. بەرازیل لە ڕیزبەندی دووەمادێ بە بەرهەمهێنانی 11.8 ملیۆن تۆن، 190 بەرهەمهێنانی جیهان لە بەرازیلە و چین ساڵانە 7.7 ملیۆن تۆن بەرهەمەهێنێت، 113 بەرهەمهێنانی جیهانی لە خۆ گرتووە. یەکێتی ئەوروپا لە ڕیزبەندی چوارەمایە بە بەرهەمهێنانی ساڵانە 6 ملیۆن و 600 هزار تۆن و 111 بەرهەمی گۆشتی سووری جیهان، و هندستان لە ڕیزبەندی پێنجەمایە بە بەرهەمهێنانی 4.5 ملیۆن تۆن و 107 بەرهەمهێنانی جیهان لە خۆ ئەگرێت. لە هندستان هەرچەند لە ڕیزبەندیەکانی سەرەوەی بۆ بەرهەمهێنانی گۆشت، بەڵام لە بەراورد با وڵاتانی تر خواستێکی کەمتر هەیە بۆ خواردنی بەرهەمەکە. گەورەترین بەکارهێنەران ئەگەر باسی ئەو گۆشتە بکەین کە لەلایەن هەر تاکێکەوە هەر هاوڵاتیەکەوە ئەخورێ، سەرەتا تۆنگایە 148 کیلۆگرام بۆ هەر تاکێک ساڵانە خواردنی گۆشتەیەوە، تا یەک تاگ لە تۆنگا ساڵانە 148 کیلۆ گۆشتی سوورەخوا. مەنگۆلیا ساڵانە هەر تاکێک 132 کیلۆگرامەخوا. سانت ڤینسنت و گرێنادین کە ساڵانە 124 کیلۆگرامە خورێت. هۆنگ کۆنگ 123 کیلۆگرام و ئەمریکاش لە ڕیزبەندی پێنجەمادە بە خواستی 123 کیلۆگرام بۆ هەر تاکێک لە ساڵەکە. لەسەر ئاستی جیهان ساڵی 2024
بە بەهای 7 میلیارد دلار گۆشتی سوور هەناردەکراوە بەراورد بە ساڵی ڕابردوو سەدا بەرز بووتەوە کە ساڵی پێشووتری واتە ساڵی 2023 63.7 میلیارد دلار هەناردا کراوە. پشکی جۆرە جیاوازەکان واتە بە دوو جۆری گۆشت بە دوو جۆری فرێش و بەستوو هەنارداکرێت. ئەوەی کە هەناردەکراوە 147.7 نەگەیشتوتە نیوە گۆشتی فرێشە و زیاتر لە نیوە 152.3 بە شێوەی بەستوو هەناردەکراوە. بابزانین چیترمان هەیە هەل لەم بارەیە و باسێکی داتاکانی عێراق و هەرێمی کوردستانیش بکەین. لە عێراق هەر هاوڵاتیەک ساڵانە 16 کیلۆگرام گۆشت ئەخوات و ئەوەی کە ساڵی 2024 عێراق هاوردەی کردووە 1.2 میلیارد دلار بە بەهای 1.2 میلیارد دلار بووە و لە نزیکەی 102 هەموو هاوردەی عێراق لە بەرهەمە جۆراوجۆرەکان گۆشتی سوور بووە. هەناردەکاران بۆ عێراق سەرەتا بەرازیلە کە ساڵانە 432 میلیۆن دلار گۆشت بۆ عێراق هەنارداکە و بەشێکیشی گۆشتی بەستووە ئەیبینین لە بازاڕەکان کە هەیە. هندستان 377 میلیۆن تۆن بۆ عێراق هەنارداکە و تورکیاش 360 میلیۆن دلار نەکتۆن بۆ عێراق هەنارداکات بە شێوەی ساڵانە. ئەگەر دەربارەی هەرێمی کوردستانیش زانیاریەکان وەربگرین باسێکی داتاکانی هەرێمی کوردستانیش بکەین. لە هەرێمی کوردستان توانای بەرهەمهێنانی گۆشتی سوور ساڵانە 887 تۆنە لە سەعاتێکە هەڵبەتە بەڵام 75,000 تۆن لە ساڵێکە لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێت. لە 155 خواستی ناوخۆ بەو بەرهەمە دابینەکرێت کە لە هەرێمی کوردستان لە ناوخۆ بەرهەمەهێنرێت و لە هەرێمی کوردستان خواردنی گۆشت هەندێک کەمترە بەراورد بە عێراق و ناوچەکانی تر کە هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 15 کیلۆگرام گۆشتی سوور ئەخوادەمە هەموو زانیاریەکانمان بوو دەربارەی گۆشتی سوور و ئەم بەرهەمە لە عێراق و هەرێمی کوردستان و بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهانیش لەبەرەوەی کە گۆشتی سوور بەرهەمێکی گرنگە بەشێکی زۆری پرۆتینی پێویستی هاوڵاتیان لە هەموو جیهان دابینەکاوەکو لە هەواڵەکەشا باسم کرد ئەسڵان دابینکردنی پرۆتەینەکە بەشێکە کە هاوڵاتیان حەزیان لێ زیاتر ڕۆکەنەوە بابەتە. بەڵام جیاواز لەم بابەتامەوێ بچمە ئەمریکا ڕۆژی چوارشەممە دوایین کۆینینگی بۆ دراوی کانزایی 1 سنتی کرد و لە دوای زیاتر لە 2 سەدە کۆتایی بە دروستکردنی کۆینەکە ئەهێنێت. لە چەند ینی هەر چەندە ئەو دراوە 1 سنتیانە و دراوە کانزاییە 1 سنتیانە هەتا ئێستا دروست کراون لە بازاڕە ئەمێنەوە و کاریان پێ ئەکرێت بەڵام ڕاگەیاندنی هەواڵی ڕاگررتنی کۆینینگەکە بووە هۆی ئەوەی کە لە ئێستاوە زۆربەی بزنسەکان نرخەکانیان ڕێک بخەنەوە لەبەر ئەوەی دەستکەوتنی 1 سنتی قورس بووە. حکوومەت لەو بارەیەوە ئەڵێت بڕیارەکە ئەبێتە هۆی کەمکردنەوەی تێچووەکان. مانگی دوی ئەم ساڵیش کاتێک ترامپ پلانەکەی خستە ڕۆوتی پێویستە زیادەڕۆیی لە بودجەی وڵاتان نەهێڵین تەنانەت ئەگەر هەر جارێک 1 سنتیش کەم بکەینەوە. بە گوێرەی داتاکانی گەنجینەی ئەمریکا تێچووی دروستکردنی 1 کۆین واتە 1 کۆینی 1 سنتی لە 4 دلار نزیکە بێتەوە کە ئەو تێچووە بەراورد بە 10 ساڵ پێش ئێستا 2 هێندە زیادی کردووە. بەپێی خەمڵاندنەکانی گەنجینە ڕاگررتنی دروستکردنی 1 سنتی ساڵانە نزیکەی 56 میلیۆن دلار تێچوی حکوومەت کەمەکاتەوە بەرپرسان و چاودێران پەرسەندنی بازرگانی و پارەدانی ئەلکترۆنی بەکارهێنانی دراوی 1 سنتی لە ئاستێکی بەرچاوە دابەزاندووە و دروستکردنی هیچ پاساوێکی ئابووری نەماوە. بە گوێرەی خەمڵاندنەکان نزیکەی 300 میلیارد کۆینی 1 سنتی لە بازاڕە بەدەست هاوڵاتیانە ئەمێنێتەوە کە پسپۆران پێیان وایە ئەو ژمارەیە زۆر زیاترە لە پێویستی ڕاستەقینەی ئابووری وڵات بەڵام ژمارەیەکی زۆریشیان لە سووڕی بەکارهێنان ئەچنە دەرەوە. بە گوێرەی بەدواداچوونەکان و راپۆرتەکانی حکوومەت لە ساڵی 2022 نزیکەی 160 کۆینە 1 سنتیەکان واتە دراوە کانزاییە 1 سنتیەکان لە ماڵەکان دانراون و ناگەڕێنەوە بۆ ناو بازار. باسێکی ئەم دراوە کانزاییە 1 سنتی ئەمریکاتان بۆ بکەم کە دوای 2 سەدە بڕیاردراوە کە ئیتر کۆینینگ نەکرێ بە باسێکی هۆکارەکانیشتان بۆ ئەەکەم. ئەم دراوە چەند جۆرێکی هەیە
لە ساڵی 1992 دەستکراوە بە دروستکردنی سەرەتا جۆری لارج سنت بووە کە بۆیە پێی ئەڵێن لارج سنت لە بەرەوەی قەبارەکەی گەورەتر بووە بە کوردی خۆمان ئەستورتر بووە تیرەکەی زیاتر بووە ساڵی 1992 دروستکراوە هەتاوەکو ساڵی 1950 کاری پێکراوە تیرەکەی 27 بۆ 29 میلیمەتر بووە و پێکهاتەکەی بە تەواوەتی مس بووە لە مس دروستکراوە دواتر سمۆڵ سنتیان دروست کردووە کە ساڵی 1950 دروستکراوە هەتا 1990 کاری پێکراوە تیرەکەی هەندێک بچووک کراوەتەوە 19 میلیمەتر بووە پێکهاتەکەشی تێکەڵێک بووە لە مس و نیکڵ دواتر کە پێیان کتووە لینکۆڵن سنت لە 1990 هەتا 2025 تاکو ئەم ساڵ کاری پێکراوە تیرەکەی تقریبان وەک ئەوەی پێشووتر بووە هەندێک کەمتر نزیکەی 19 میلیمەتر و پێکهاتەکەی بە جیاوازی واتە بۆ هەر سەردەمێک جیاواز بووە یان مس بووە یان تێکەڵەیەک بووە لە یان پۆڵا و ڕووپۆشکراوە بە زینک بووە یان برۆز بووە وەکوتم بە گوێرەی ئەو سەردەمانەکە بەکارهێنراوە با هەر لەم بارەیەوە زانیاری زیاتر وەربگرین باسێکی ئەم دراوە کانزاییە یەکسەنتیەتان بۆ بکەم کە ئیترە چێتە مێژووەوە یەک سنت بۆ بەرهەمهێنانی بۆ دروستکردنی بۆ کۆیننگکردنی 3.96 سنتی ئەوێ خۆی یەک سنتە 3.96 سنت تێچووی هەیە کە بەراورد بە ساڵی ڕابردوو واتە ساڵی 2024 بەراورد بە ساڵی 2023 20.2 تێچووەکەی تێچووی کۆیننگکردنەکەی بەرز بووەتەوە ساڵی 2024 3172 دانە لەم یەکسەنتیانە کۆینین کراوە کە زیانی دروستکردنەکەی بەپێی داتاکان ئەڵەن 85.3 میلیۆن دلارە بەڵام ئەگەر ڕای بگرن و ئیتر کۆینینگ نەکرێت ساڵانە 56 میلیۆن دلار سوود بە دوای خۆیان ئەهێنێت و تێچوو ئەگێڕێتەوە بۆ ئەو وڵاتە با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانین چیترمان هەیە هۆکاری ڕاگررتنەکەی بەرزبوونەوەی نرخی کانزاکان یەکێکە لە کانزاکەوەکو وتم بەرزبوونەوەی تێچووی دروستکردن کەمبوونەوەی خواست بڕیاری حکوومەت بۆ کەمکردنەوەی تێچووکان ئەمانە هۆکاری ڕاگررتنی کۆینینگکردن و ئازمموی هاوشێوەش وڵاتانی کەنەدا هۆڵندا ئوسترالیا ئێرلندا و نیوزیلندا هەیان بووە کە یەکسەنتیان لە بازاڕەکەیان کۆ کردوتەوەی تر کۆینینگیان نەکردووە. ئەمە کۆتا هەواڵمان بوو لە ئابووری ئەمڕۆمان هەر بەم هەواڵە کۆتایی بە گەشتی هەواڵ ئابوووریەکانە هێنین زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.